سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ حەز دەکەم بۆ چوونی خۆم لەبارەی نوێترین تریلەری فیلمی سپایدەرمان نۆوەی هۆم باس بکەم. پێشەوەی بچێت سەر باسی تریلەرەکە یەک دوو شت هەیە. یەکەم شت بێگومان ئەمە سپۆیلی هەموو فیلمەکانی تری سپایدەرمانی تێدا دەبێت، چ ئەوانەی ئێستا سەر بە جیهانی مارڤڵن، چ ئەوانی پێشتریش کە هەریەکە لە تۆبی مەگوایر و ئەندرو گارفیلد ڕۆڵەکەیان جێڕابوو. پێم وابێ سپۆیلی ئەوانش تێدا بێت و هەروەها هەندێک لە فیلمەکانی ئەڤێنجەرزیش سپۆیلی تێدا دەبێت. ئەو تێشتریش ئەوڕۆکە هەوڵنادەم کە تەواوی تریلەرەکەشی بکەمەوە، تەنها باس لەو خاڵان دەکەم کە زۆر سەرەکین و پێم وابێ دەورێکی سەرچیان دەبێت لە تەواوی فیلمەکە کە لە تریلەرەکە پیشاندران و لە فیلمەکە دواتر ڕۆڵێکی گەوریان دەبێت. یەکەم شت بە دەرکەوتنی مەڵتیڤەرس بوو کە جیهانێکی نوێ بە دەرکەوت، بە تایبەتیش لە ڕێی دکتۆر سترێنجەوە. پێشتر لە فیلمەکانی ئەڤێنجەرز تا ئاستێکی کەم بابەتی مەڵتیڤەرسمان بینی بوو، بە تایبەتیش لەو دوایانە لە هەریەکە لە زنجیرەکانی لۆکی و لە واندا ڤیژن ئەمە زیاتر پەری پێدرا، بەڵام لەم فیلمە پێم وابێ پەرەی هەرە زۆر بەم بابەتە دەدرێت و چەندان جیهان دروست دەبن، ئەویش لە ڕێی ئەو تایبەتمەندەی کە دکتۆر سترێنج هەیەی. جا ئەم مەڵتیڤەرس و چەندان جیهانە پێم وابێ گۆڕانکاریەکی گەورە بەسەر ئەم فیلمەدا دێنێت و وە لە داهاتووشدا کاریگەریەکی زۆری دەبێت بەسەر فیلمەکانی مارڤێڵ. پێشمای کە ئەم فیلمە دەبێت بە یەکێک لە باشترین فیلمەکانی مارڤێل بەگشتی، یعنی دەتوانم بڵێم ئەگەر بە پێشیان نەکەوێتەوە لە ئاستی ئێندگەیم ئەوان دێت، لەبەر ئەوەی چەندان کارکتەری نوێ دێن، چەندان بیرۆکەی نوێ دێن، پێم وابێ فیلمێکی زۆر نایاب دەبێت. یەکەم کارکتەر کە لە ڕێی مەڵتیڤەرسەوە دووبارە دێتەوە ناو جیهانی سپایدەرمان بریتە لە دکتۆر ئۆکتۆپوس کە ڕۆڵەکەی دەجێڕدرا لەلایەن ئالفرێد مەلێنا. طبعاً دکتۆر ئۆکتۆپوس پێشتر لە سپایدەرمانی دووی تۆبی مەگوایر بە دەرکەوت بوو، لەوێ دوژمنی سەرەکی تۆبی مەگوایر کە لەوێ ڕۆڵی سپایدەرمان دەجێڕا دوژمنی سەرەکی ئەو بوو. بەڵام لە کۆتایی فیلمەکە بینیما کە ئەو مرد یاخود بڵێن دەچوە ناو ئاوەکە و ون دەبوو. لەوێ بۆمە دەردەکەوێت کە لەم فیلمە گەڕاوەتەوە، لە کۆتایی کە مردووە لەم فیلمە دەگەڕێتەوە. بەڵام یەک حاڵت هەیە لەبارەی ئەم کارکتەرەوە، لە کۆتایی تریلەرەکە دەبینین کە ئەو کارکتەر بە دەردەکەوێت، تەنها لەو شوێنە بە دەردەکەوێت دەڵێ هەڵۆ پیتر. طبعاً ئەمە خەڵکانی زۆر وای وەدەچن کە ئەمە لەگەڵ ئەو پیتر پارکەرێتی کە ئێستا هەیە کە ڕۆڵەکەی تۆم هۆڵاند دەجێڕێت. بەڵام خۆی دکتۆر ئۆکتۆپوس نازانێت کە ئەمە پیتر پارکەرە، بەڵکو تەنها پیتر پارکەرەکەی تۆبی مەگوایر، واتە ئەو سپایدەرمانەی تۆبی مەگوایر ڕۆڵەکەی جێڕا، تەنها دەزانێت کە ئەو پیتر پارکەرە. ئەمەش بۆ چوونی ئەوە ڕوون دەکاتەوە کە لەوانەیە سپایدەرمانەکان تریش بەدەرکەونەوە. ڕاستە خۆی تا ئێستا مارڤێڵ ڕاینەگەاندەوە کە سپایدەرمانەکان تریش بەدەردەکەونەوە، هەریەکە لە تۆبی مەگوایر و ئەندرو گارفیلد، بەڵام بۆچوونێکی زۆر هەیە کە لەوانەیە ئەوانش بێنە ناو جیهانی ماڵتیڤەرس و ئەو هەموو جیهانانە تێکەڵ ببن. هەر بۆ ئێشە پێم وابێ ئەوە کە دەڵێت هەڵۆ پیتر مەبەستی لە پیتەرەکەی تۆبی مەگوایرە، نەک پیتەرەکەی تۆم هۆڵاند. لاشتر ئەکتەر ویلیام دێفۆ لە ڕۆڵجێڕانی گرین گۆبلنەوە دەردەکەوێتەوە کە ئەویش هەر دژمنێکی سەرەکی سپایدەرمانەکەی تۆبی مەگوایر بوو، بەڵام لە سپایدەرمانی یەکەم. لەوێش بینیمان کە بە هەمان شێوە ئەویش مرد، بەڵام دیارە کە جیهانەکان لێک بوونەتەوە ئەوش بەدەردەکەوێتەوە. هەرچەندە وەکو کارکتەر ئەومان نەبینی، بەڵام یەکێک لە چەکەکانی ئەومان بینی. لەگەڵ ئەوەشدا شێوازی بە دەرکەوتنی گرین گۆبلن لە سپایدەرمانەکە من زۆر بەدڵم نەبوو، بەتایبەت کە قیناعیشی لەسەر بە. هیوادارم کە ئەمە شکلی دەموچاوەکانی تەواو بوو بێت بە گرین گۆبلن وەکو کۆمیکەکان کە زۆر لێدەوەشێتەوە کاریزمایەکی زیاتری پێدەدات. لەلایەشتر کارکتەرێکی خراپەکاری فیلمێشتری سپایدەرمان بەدەرکەوت، ئەویش سپایدەرمانەکەی ئەندرو گارفیلد، بەتایبەتی سپایدەرمانی دووەم، ئەویش ئێلکترۆی جێمی فۆکس بوو. تەواو پێشتریش ڕاگەیاندرا بوو کە ئەومەشیان بە هەمان شێوە دێتەوە ناو فیلمەکە، بەڵام جلوبەرگەکەی جیاوازە. ئەمەش دووبارە پیشانی دەدات کە سپایدەرمانەکەی ئەندرو گارفیلدیش لەوانەیە بێتەوە ناو ئەم فیلم. لە هەمان کاتدا پێش دەچێت کە ئەم خراپەکارانە بەیەکەوە سینستەر سیکس پێک بێنن کە خراپەکارانی سەرەکی جیهانی سپایدەرمان، واتە ئەو شەشانە خراپەکاری سەرەکی جیهانی سپایدەرمان پێم وابێ ئەمانە بەیەکەوە زۆر دژی سپایدەرمان دەوەستنەوە. بۆیەشە پێدەچێت کە سپایدەرمان بە تەنیا کار نەکات. ڕاستە دکتۆر سترێنج و ئەوانەش هەن، بەڵام پێدەچێت سپایدەرمانەکانی تریش بێنەوە دژی ئەو سینستەر سیکسانە شەڕ بکەن و بجەنگن. ئەوەی من زۆر بۆی پرۆشم، پێشتریش مارڤێڵ ڕاگەیاند بوو کە ئەم کارکتەرە دەگەڕێتەوە، ئەویش گەڕانەوەی کارکتەری دێردێڤڵە کە ڕۆڵەکەی چارلی کۆکس دەیجێڕێت. دێردێڤڵ بەو ڕۆڵجێڕانێک کە لەم دوایانە لە زنجیرەیەکی سێوەرزی چارلی کۆکس ڕۆڵەکەی جێڕا، بوو بە یەکێک لە دڵخوازترین کارکتەرەکانی کۆمیک بەلای منەوە. یعنی لە ئاستی باتمان ئەوان دێت زۆر کارکتەرێکی کاریزمایە. من خۆم بە جددی حەزم دەکرد کە زنجیرەکەی ڕەفز نەکرێتەوە، پێشم وایە کە لە داهاتوودا زنجیرێتی لێبەر هەم دەهێنرێتەوە لە ڕۆڵجێڕانی هەمان کارکتەر. ئەوان دێردێڤڵ خۆی لێکۆڵەرە لە یەکێک لە حاڵەتەکانی ئەم تریلەرە بە دەردەکەوێت کە پێدەچێت ئەو بێت
لەگەڵ تۆم هۆڵاند یاخود لەگەڵ سپایدەرمان دەیەوێت سپایدەرمان ڕزگار بکات لەو حاڵەتەی کە تێکەوتووە، ئەویش ئەوەیە کە تاوانبار کراوە بەوەی دژمنە خراپەکارەکەی پێشتری کوشتووە. گەڕانەوەی دێردەڤڵیش شتێکی زۆر نایاب دەبێت بۆ جیهانی مارڤێل بەگشتی و جیهانی سپایدەرمان، لەبەر ئەوەی دێردەڤڵیش لە جیهانی سپایدەرمان لە هەمان کادا خراپەکاری دێردەڤڵیش کینگپین خراپەکاری جیهانی سپایدەرمانیشە، بۆیە گەڕانەوەی ئەویش پێوەست دەبێت بە گەڕانەوەی دێردەڤڵ، ینی ئەمانە هەمویان پێوەستن بەیەکەوە و جیهانێکی زۆر نایاب پێکدێنن. لەم فیلمە پێدەچێت نەک تەنها یەک شێوازی تۆم هۆڵاند بینین، لەوانەیە چەندان شێواز تۆم هۆڵاند بینین، بەتایبەت کە تۆم هۆڵاند لە زۆر لە شوێنەکان لەوانەیە خراپەکاری فیلمەکە بێت و نەوێت مەڵتیڤەرس بگەڕێتەوە ئاستی ڕاستەقینەی خۆی. لەبەرەوەی ئەگەر سێ ترێلەکە بکەین، لە ئەسڵدا دکتۆر سترێنج هەوڵ دەدات کە جیهان بگەڕێنەوە ئاستێک کە خەڵک نازانێت سپایدەرمان خراپەکارە، بەڵام بەهۆی زۆر بڵەیی سپایدەرمانەوە مەڵتیڤەرس دروست دەبێت، چەندان جیهان دروست دەبن و چەندان خراپەکار دێن. لەو حاڵەتەدا سپایدەرمان نایەوێت کە بگەڕێتەوە جیهانی پێشتر، لە هەمان کاتدا تا ئاستێکی دەیەوێت بگەڕێتەوە، ینی خۆشی نازانێت چۆن، لەبەر ئەوەی نایەوێت بگەڕێتەوە، لەبەر ئەوەی لەوێ تاوانبارە، لە هەمان کاتدا دەیەوێت بگەڕێتەوە لەبەر ئەوەی لەوێ MJ دەیزانی کە ئەو سپایدەرمان، یان دەبینین لێ ئاڵۆز بۆ. لەبەر ئەوەش زۆرجار دەبینین کە لەوانەیە لەگەڵ خودی دکتۆر سترێنج شەڕ بکات، لەوان دکتۆر سترێنج بیاوێت کە جیهان بگەڕێنەوە باری پێشووی خۆی، بەڵام ئەو لەبەر ئەوەی لە جیهانی پێشتر تاوانبار بووە لەوانەیە نەیەوێت بگەڕێتەوە. ئەمەشیان چەندان شێوازی تۆم هۆڵاند یاخود چەندان شێوازی سپایدەرمانەکەی تۆم هۆڵاندمان لەوانەیە پیشان بدات. ئەوەی لە کۆتاییدا دەمێنێتەوە ڕاستە ئێمە بەشێک لە خراپەکارەکان بەگشتی بینیمان، یاخود دەتوان بڵێم ئەوانەی وەکو دێردێڤڵ ئەوانش کە پێدەچێت پاڵەوان بن بە دەرکەوتن لەم ترێلەرە، بەڵام پێدەچێت هێشتاش بە دەرکەون، بە تایبەتی سپایدەرمانەکانی هەریەکە لە تۆبی مەگوایر و ئەندرو گارفیلد بە ئەگەرێکی زۆرەوە ئەگەر تا ئاستێکی کەمیش بە دەرکەون لەوانەیە بە دەرکەون، یاخود لەوانەیە ڤێنمەکەی تۆم هاردی و ئەوانە بە دەرکەون. بۆیە بەدڵنیایەوە چەندان کامیوترمان دەبێت لەم فیلمە و ئەم فیلمە یەکێک دەبێت لە پڕبینەرترین فیلمەکان و پێشم وایە دەتوان بڵێم سینەما دەتەقێنێتەوە، بەتایبەت دوای ئەو حاڵەتی کۆڤید و کۆڕۆنا ئەوان دروست بووە، پێم وایە دەبێت بە یەکێک لە باشترین فیلمەکان. من نووسام ئەحمەدم، سوپاس.